بەنای خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر خۆشحاڵ و ئاسوودەین کە لە شەوێکی تری پڕ لە میهری پەروەردگار دێنەوە خزمەت. هیوادارم هەتا دوا پەیوی بەرنامەکە لەگەڵما بن خۆشەویستان. خی گەورە تاعەت و ڕۆژ و عیبادەتی ڕۆژانی ڕابردووی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەمومان قوڵکە و سەرسفرە و خوانی هەموو لایەک پڕ بێ لە بەرەکەت و خۆشی و ئەم چەند ڕۆژەی کەمەی ماوە خی گەورە لەسەرمان ئاسان کا بتوانین بە باشترین شێوە عیبادەتەکانی خی گەورە ئەنجام بدەینەوە، ڕۆژەکانمان بەباشی ئەنجام بین و خی گەورە دوعا و نزا و پاڕانەوە و لاڵانەوەمان لێ قوبڵ بکە ئینشاء الله. دنیا خان سڵاو لێوێ. سڵاوەتە بە کاک گۆران. لەگەڵ ڕەمەزانەوە گەشتینە کۆتایی دەنگ و باس چۆنە، تەندروستی چۆنە؟ وەڵا لەخۆ بەزیابێت باش بووین، ڕەمەزانێکی پڕ خێر و بەرەکەت بوو. بەس زۆر ڕێی هەستەکەم نازانم. جوەکەی زۆر خۆش بوو، هیلاک نەبووین بۆیە زۆر ڕێی. خی گەورە ڕۆژەکان تۆ لەگەڵ شەوانی قەدرا شۆنی تدانیشیت؟ ئەلحەمدوللا سپاس بۆ خی گەورە. دێ لەخوا بەزیابێت هەمیشە باش بێت. زۆر سپاس. سڵاوی خی گەورەتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سیکە و هەر زۆر خۆشحاڵین لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆز بووینەوە میوانی ماڵەکانتان. خۆشەویستان ئەم شەوێش بە هاوکاری برایانمان لە ژووری کۆنتترۆل و پشت کامێرا بەنامی ئەم شۆتان پێشکەش دەکەین، هیوادارین جێی سوودی ئێوە بێت. هەروەها زۆر سپاسی سپۆنسەرەکانم ئەەکەم کە MK شۆپینگ لە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لە چکە، هەروەها باخان حیجاب کە ئەویش ناونیشانیان دەکەوێتە تەلاری ئاوباریک نهۆمی دووەم دوکانی ژمارە 1920. ئەم شەو بێگومان کاک گۆران باز لە بابەتێک دەکەین کە ئەویش بەرزڕاگرتنی شەوەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزە بەتایبەت دەشەوی کۆتایی کە شەوانی قەدرن کە بێگومان عیبادەت لەم شەوانەدا بەرامبەرە بە هەزاران مانگ کە پێویستە مسلمانان بتوانن لەم شەوانەدا زۆرترین عیبادەتی تیا ئەنجام بدەن و هەروەها بتوانن زۆرترین زیکری خوای تیا بکەن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و ڕوونکردنەوەی زیاتر لەسەر پاداشتی ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز میوانانمان لە ستۆدیۆن کە هەرێک لە بەڕێزان مامۆستا محەممەد ئەحمەد کە مامۆستای ئاینی لە ستۆدیۆ لەگەڵماندایە و هەروەها کاک ئایاد غەفور کە ئەوش قورئان خوێنە کە بە دەنگە خۆشەکەی دڵدەرومان بە قورئان ئاوادان دەکاتەوە لەگەڵمان بن لە ستۆدیۆ ئەم شەو. زۆر بەخێر مامۆستا. من پێم خۆشە دەستپێکی بەرنامەکە بە چەند ئاەتێکی پیرۆزی قورئان دەست پێ بکەین کاک ئایادگیان فەرمووی. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإن من شيعته لإبراهيم إذ جاء ربه بقلب سليم إذ قال لأبيه وقومه ماذا تعبدون أئفكا آلهة دون الله تريدون فما ظنكم برب العالمين فنظر نظرة في النجوم فقال إني سقيم فتولوا عنه مدبرين فراغ إلى آلهتهم فقال ألا تأكلون ما لكم لا تنطقون فراغ عليهم ضربا باليمين فأقبلوا إليه يزفون قال أتعبدون ما تنحتون والله خلقكم وما تعملون قالوا ابنوا له بنيانا فألقوه في الجحيم فأرادوا به كيدا فجعلناهم الأسفلين وقال إني ذاهب إلى ربي سيهدين رب هب لي من الصالحين فبشرناه بغلام حليم
فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين فلما أسلما وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين إن هذا لهو البلاء المبين وفديناه بذبح عظيم وتركنا عليه في الآخرين سلام على إبراهيم كذلك نجزي المحسنين إنه من عبادنا المؤمنين صدق الله العظيم. دەستەکانە خۆش بێ کاکە یادگە مامۆستاگیان یاخوا بەخێر بێ دووبارە ستۆدیۆت ئاوادان کردەوە. ئەمەوێت سەرەتا بۆ دەست پێ بکەم ئەم دەشەوەی کۆتایی طبعاً هێندە گەورەیە کە لە قورئانە سوورەتی بەناوەیە. ئەمەوێ ڕاستەخۆ پێم بڵێ چونکە بەڕاستیم پێم وایە بینەرانیش حەزیان لەم جۆرە پرسیارنێ ئەو عیبادەتانە چین کە لەم دەشەوەیە گرنگترین عیبادەتن کە ئەنجامی بین، یعنی ئێمە زیاتر لەم دەشەوەیە خۆمان بەچیەوە سەرقاڵکەین لەو جۆرە عیبادەتانەی کە بەڕاستی هەمووی هەر دانیشتن لە مزگەوتدا بەخۆ عیبادەتە، بەڵام چه عیبادەتێک گەورەترینە لەم دەشەوەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. دیارە پێش هەموو شتێک سوپاسی پەروەردگارەکەین کە الحەمدولله ئێمە لە مانگی ڕەمەزان داین و لە دوای ئەوەش الحەمدولله لە مانگی ڕەمەزانیش پەروەردگاری میهرەبان بەخشیوینی بەوەی کە گەیشتوونەتە کۆتایی مانگی ڕەمەزان کە پێی وترێ شەوانی لەیلەت القەدر. وای گەورە منیش و ئێوەش و بینەرانی بەڕێز هەموو مسلمانان لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێبەشمان نەکا پەروەردگار لە خەیر و لە بەرەکەت و لە ئەو عیبادەتانەی کە لەم شەوانەدا پەروەردگاری میهرەبان پێی خۆشە. گەورەترین نیعمەتێک کە خوای پەروەردگار بە ئومەتی پێغەمبەری بەخشیوە صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئێمە ئەهلی ئیمانین و ئەهلی قورئانین. چونکە ئەم قورئانە کە خوای پەروەردگار نادوێتی هودە للمتەقینە. ڕۆژوویش یەکێ لە بابەتەکانی چییە؟ لەعەلەکم تەتەقوونە. قورئانیش پەروەردگاری میهرەبان ئەوەندە بە گەورە و عەزیم باسی کردووە ئەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەت القەدر. ئایا لەیلەت القەدر چییە؟ یا محەممەد صلی الله عليه وسلم خۆی گیان بۆمانی تەفسیرەکە فەرمووە ما ئەدراکە ما لەیلەت القەدر لەیلەت القەدر خەیر من ئەلف شەهر. لەبەر کۆمەڵی هۆکارە چونکە خۆی قورئان هەر خۆی گەورەیە عەزیمە. قورئان کەلامی رب العالمینە، ئەو پەروەردگارە میهرەبانە، ئەو پەروەردگاری کە خالیق و بەدیهێنەری هەموو ئەرز و ئاسمانەکانە و نازڵەیەکە ئەم قورئانە بۆ سەر دڵی ئومەتێک بۆ سەر دڵی کەسێک کە یەکەم کەسە لەناو ئەم ئومەتەیە قودوەی بەشەریەتە کە ئەویش محەممەد رسول الله صلی الله عليه وسلم. بۆیە ئێمە ئەبێ لە ئەساسیاتی ئەم مانگی ڕەمەزانە و قەدر و ڕێز و حورمەتی ئەم مانگە تێبگەن چونکە قورئان خۆی ئیسپاتی ئەکا کە چییە؟ شەوێکی القەدر، یعنی ڕێز لێگیراو، یعنی زۆر گەورەیە. چونکە خوای گەورە بە شێوازی ئیستیفامە فەرمێ وما ئەدراکە ما لەیلەت القەدر. تۆ چوو زانی چ لەیلەت القەدر چ شەوێکە. کەواتە پێویستە ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر وەکو چون پێغەمبەرەکەمان
صلى الله عليه وسلم الريزي لم شوانا قلت چونك القرآن بيام هاتو بو أو أصحاب سيري أو كان خێزان و عایلە و خانەوادەکەی خۆی سەیری ئەوە کام بۆیە شخصی یەکەمە کە چست و چالاکە کە زۆر بە گەرم و گوڕیەوە بەرەو پیری ئەم دەشەواڕوە بۆ لەبەرەوەی مسلمانان طبیعەتی مرۆڤەکان وایە کە بە شتێک و خەریک بوو لە دوایە و تۆزە ساردی ڕووی تێەکە تۆزێ تەمبەڵی ڕووی تێەکە تۆزێ بێتاقەتی ڕووی تێەکە بەڵام خوای ڕب العالەمین فەرمی ها هەستن مسلمانان هەستن لە 365 ڕۆژە دەشەوتان هەیە زۆر گەورەیە لە 365 ڕۆژ 129 یا 30 ڕۆژێکتان هەیە زۆر گەورەیە بۆ ئێوە باشە بۆ ئێمەی ئومەت چونکە ئەبن بە هاوڕێی فریشتە بە ڕێزەکانی خوا لەو شەوەدا فریشتەکانی خوای پەروەردگار دێنە خوارەوە سەیری عەبدەکانی خواکەن وەکو چۆن لە ڕۆژی عەرەفەیە خوای پەروەردگار خۆی سەیری عەبدەکانیەکە فەرمی هۆ فریشتەکانی من سیرکن عەبدەکانی من چۆن بە تەب و تۆزاوی و بە قژ و جلوبەرگێکی ئاوا چۆن ها هیلاک بوون و سەردەمە هیلاکی و ماندوویان پێوە دیار شانازیان پێوەکە بۆیە ئالەم دەشەوەیە دایکە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە پێغەمبەر ئەبینێ صلی الله علیه وسلم خۆی گوریچ کردوتەوە خۆی ئامادە کردووە و ئەیقەض ئەهلەه ماڵ و مناڵ بە خەبەر ئەکاتەوە کە ئێمە ئەگەر بە بینەرانی بەڕێز بڵێن ئێمەش خۆمان خۆی گەورە هیدایەتمان بە جارە پێش هەموو شتێکە بێ دوعام کردن اللهم لا تحرمني من خير ليلة القدر چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمودەیە کە فەرمێ وریابن مسلمانینە لە مانگی ڕەمەزانە شەوێک هەیە خێری 1000 شهری هەیە فمن حرم من خيرها فقد حرم هەر کەسێ بێبەش بێت لەو خێرەیەتی بێبەش بوو تو چو زانی ساڵێکە ئێمە لێرە ئامێنینیان لەبەرەوە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خۆتان ئامادەکەن و خۆتانی بۆ گورج و گۆڵکەنەوە سستی بخەنە ئەولاوە خەویش بخەنە ئەولاوە بۆیە پێغەمبەریان صلی الله علیه وسلم چیە کرد لە مزگەوتەکەی خۆیان ئەگەر بێتاقەت بووە ئێستا زۆر بمان ئەگەر بڕاتە دەرەوە سەرێ بشوارێ سەری بشوە بۆچی ئێشوە بۆی کە سوچانە بۆیە دایکە عایشە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم الله لو منظرا لو مالا متواضع جواني بيغمر كمان صلى الله عليه وسلم والريز حرمتي أو دايك عائشة كبراسي دايك كبراسي حوسر برزكاني بيغمر صلى الله عليه وسلم نموني ريز حرمة بو خشكان ودايكان من داد لنيا كيسل قال ما أنا من بيم خوشك بو بينلان وبو مسلمانان كهمو كاتي أم إسلاما آفرتاني بيبجنك دول الرحمة لخير لچاکە لە ئیشکردن لە ڕێزگرتنی هاوسەرەکانیشیان بۆیە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەوەندەی سەری ئەبدە ماڵی دایکە عایشەوەی فەرموو عایشە سەرم بۆ شۆرە سبحان الله بەخوا مەنزەرێکی جوانە بەخوا عالمێکە ئەگەر بیری لێ بکەیتەوانێ یعنی ئەڵێ ئای خوا ئەیان بلقاء أو بيغمر ما شاتكي صلى الله عليه وسلم بأمتي أو بيغمر ما شاتكي لجال برويك يكي لبرسيالة كان فرمي تشيبكين يكي لو أنا دعاية بويا دايك عايشة زور بجواني سري مباركي بيغمر صلى الله عليه وسلم أشوات أمجان أتشيتو أنا بناو مزقوت بولاي كي بولاي أصحاب بولاي خزورة بريزكي كأبا بكر الصديق وباوكي برزي دايك عايشة رضا ورحمة الله لها مو دايك برزكان هاوسر برزكاني بيغمر من صلى الله عليه وسلم بويا دايك عايشة فرمي يا رسول إخوان بويا كأفرتان هزنكا بنقص إخوان شون الإسلام الرز لأفرتي دين دار جيراوان سيك القرآن في روش چند باسي أو أفرت برز الدين داراناك وضرب الله للذين آمنوا امرأة فرعون أي خزاني فرعون بيبا النمونة بيغمر صلى الله عليه وسلم فرم باشترين آفرتان يكي لو أنا آسيا خاتونة وخديجة خاتونة وهروها فاطمة أو هاوسل برزاني بيغمر صلى الله عليه وسلم ومريم دايك عيسى كوري مريم سلامي خويا لسلبي أفرمي أو تشيب كين عيسى فرسالة كي جوابك هي زور بأساني زور بسعدي زور يعني سعدي بمعنى شيء بمعنى وانا يعني خوي يكي لبابتكاني أم شوانة تعظيمي شوي ليلة القدر بإيمانه بو بإيمانه لبروي من صام رمضان إيمانا واحتسابا خوي إساقل بيركيتو بلي أم إسلام
بەڕاستیەکەی پەروەردگاری میهرەبان ڕێژەری بەرنامەکانێتی نقصانی نییە. پێغەمبەرەکەیشمان صلی الله علیه وسلم وما ينطق عن الهوى بۆیە هەل لەگەڵ ئاەتەکە کافرمی یا أيها الذين آمنوا سيرکە لەو ڕەبتە ئەی ئیمانداران لەوێش پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی من صام رمضان إيمانا يعني بإيمانه بروجوبي بإيمانه هصي بإيمانه نيوجكان كي زور بسادي باور بخوي تاكو تنيابي دايك عايشة فرما ايش بكم شي بلين يا رسول اخوات تو زور بقورة ام شوانا سيدكي اي شي بلين فرمي يا عايشة قال هستاي فقولي اللهم انك عفو تحب العفو فاعفو عني قورتني نعمة برايما ئێستا ئێمە هەر بۆ نمونەیەک گێڕنوانێ زۆربەی موچەخۆرەکانی وڵاتی ئێمە قەرزاری حکومەتن لە ئاو و کارەبا و لە زۆر شتا وانە ئەگەر حکومەت یەک بڕیا دەرکە بڵەوە عەفوم کردن باوەڕ بکە یعنی لەوانەیە ئەو خەڵکە نییە شادەماری خۆشی خۆزگەوان بیان کرد مامۆستا حکومەت زیاتر قەرزاری ئەمەیە ئەوان لێگەڕێ بەڵام ئەوان لێگەڕێ کە خۆزگایە بەهاتنە سەر ڕێگەی ڕاستبیان و تا مسلمانان موچە خۆرانی وڵاتەکەمان ئێمە چەنە قەرزاری ئێوەش نە قەرزاری ئێمە با ڕێکەوین ئەوە ناکەن بەس المهم ئەگەر گەورەترین نیعمەتێک کە خوای گەورە بە عەبدی ئەبەخشێ چییە ئەوەیە ربنا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. إتر الإسلام زور بقورة خمي باشا روجي إيما أخوا خواي قورة زور خميتي كمنو توي مسلمان ورياي قبر قيامت ما نتون كتشوننا وقبري يكشل لقلتانا إيمان عملي صالح نيش الرجو بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی یەکێ لەو شتانی دیفاع لێیەکە پارێزگاری لێیەکە لەناو قەبر چییە؟ ڕۆژووە نوێژە سەدەقەیە لەسەر و هەمیشیان و ئیمانەکەیە لەبەرەوە دایکە عایشە کە ئەفەرمێ یا ڕەسوولی خوا پێغەمبەر گیانی صلی الله علیه و سلم بە قوربانی بم ڕوحمان فیدای بێ پێمانە فەرمێ و بەوە فەرمێ یا عایشە الله لەو ڕێز و حورمەتە خۆزگایە خوشکان دایکان خۆزگایە برایان خۆزگایە مسلمانان واللهی سێ ئاو چرایە چۆن ئەگڕێ و ئاو هینە منزەرە جوانەی هەیە ئاوە واللهی سەتتاپای ماڵی مسلمانان کە ئێستا شەو درگان کراوەیە گڵۆپیان ئەگڕێت لەبەر خاتی شەوی لەیلەت القەدر واللهی لە ئاسمانەکان ئاوە سەیری ماڵەکانمانەکەن ڕۆشنن خوای گەورە زۆر مەبەستێتی کە عایلە و خانەوادەکان تەعزیمی ئەم شەوانە بگرن بەچی من زۆر جار ئەڵێم خوشکان دایکان لە بەرنامەکانە پێم وتومە تۆ هەنانی سازەکەی دە لەگەڵ نان سازکردن و چێشتا سازکردن بۆ ڕۆژوانی ئومەت بۆ خزمەتی ئومەتێکی ئیسلام هەر مناڵەکانی خۆت هاوسەرەکەی خۆت کوڕەکەتە هەڵێسێنی یاخۆت دەسەکەی بە چێژلێنان و نان سازکردن اللهم إنك عفو تحب العفو فاعف عني هل لەگەڵ ئیشکردنە ئەگەر لە حاڵەتێکی نانوێژی شابی هەر بەدەم ذکرکە هەل بڵێ خوایە تۆ ڕێزی ئەم شەوانە گرتووە دێ وەڵڵا منیش ڕێزی لێگرم کاک ئاەت یاخۆ بەخێر بێت لەگەڵ قورئان خوێندنە چەند ساڵە خەریکیت و چۆن دەست پێ کرد سپاس بۆ خوای گەورە هەر لە تەمانی مناڵیەوە دەستم کردووە بە خوێندنی قورئان و لەبەرکردنی وەکو دەستپێک سەرەتا دەستپێکردن لە بانگبێژی و دەستم پێکرد لە ساڵی 2018 بۆ یەکەم جار چوومە بەر مایکی مزگەوتەکان و دەستم کرد بە بانگبێژی لە ساڵی 2019 سپاس بۆ خوای گەورە یەکەم ئیجازە و سەنەدی بانگبێژیم بەدەستێنا پاشان لە ساڵی 2020 دووەمین ئیجازە و سەنەدم وەرگرت و لە ساڵی 2021 ئیجازە و سەنەدی سێهەمم وەرگرت ئینشاءالله چوارەمیش لە ڕێ خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی وەکو بواری تیلاوەش هەر لە ساڵی 2020ەوە دەستم پێ کردووە سپاس بە خوای گەورە چەند ساڵ بەردەوامین سپاس بە خوای گەورە ئێستا ئیمامم لە هەواری شار لە مزگەوتی حاجی مەجید ئیمامەتی ئیمامەتی ئەکەین خوای گەورە لێمانە قبوڵ زیاتر کاریگەری چ قورئان خوێنێکت لەسەرە عەجیبی بە چ قورئان خوێنێ سوود لە چی وەرەگری زیاتر وەکو قورئان خوێندن لە بواری تیلاوەیە دەستپێکردنی من لە مەقتەعێکی سوورەتی پێم وابێت مەڕیەم بوو قورئان خوێن ئەحمەد نوعەینە لە وڵاتی ئێرانە ئەیخوێنێ ئەو مەقتەعەم بینی
بڵاو کرابووە لەو مەقتەعەوە من بڕیارمدا دەستکەم بە قورئان خوێندن لە بواری تیلاوەیە و هەتاوەکو ئێستاش خوێندنەوەکەم شێواز و کاریگەری ئەوی پێوە دیارە و بەدایمیش گوێی لێگرم خی گەورە تەمەنی زیاتر بکە ئینشاءڵڵا ئێستا تەمەنی نزیکەی 100 ساڵێک بۆتەوە تا ئێستا چەندێکت قورئان لەبەر کردووە وەکو لەبەرکردن جزئێکی کاملم لەبەرە سوپاس بۆ خی گەورە بەڵام بە بۆنی خوێندنەوە ڕامگرتووە ئەی لەگەڵ مقاماتەکانە شارەزایت هەیە؟ سوپاس بۆ خی گەورە مەقامە میسرەکان بە شێوازێکی باش شارەزایم لێ هێو و مەقامە عێراقیەکانیش شارەزایەکی باشم تێ هەیە سوپاس بۆ خی گەورە من پێم خۆشە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە مەقامێکی میسریمان بۆ بخوێنی هەگە بتوانی ئینشاءڵڵا فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أولم يروا إلى الطير فوقهم صافات ويقبضن ما يمسكهن إلا الرحمن إنه بكل شيء بصير أمن هذا الذي هو جند لكم ينصركم من دون الرحمن إن الكافرون إلا في غرور أمن هذا الذي يرزقكم إن أمسك رزقه بل لجوا في عتو ونفور أفمن يمشي مكبا على وجهه أهدى أمن يمشي سويا أمن يمشي سويا على صراط مستقيم قل هو الذي أنشأ لكم وجعل لكم السمع والأبصار قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين قل إنما العلم عند الله وإن
إنما أنا نذير مبين فلما رأوه زلفة سيئت وجوه الذين كفروا وقيل هذا الذي كنتم به تدعون قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين فستعلمون من هو في ضلال مبين قل أرأيتم إن أهلكني الله ومن معي أو رحمنا فمن يجير الكافرين من عذاب أليم قل هو الرحمن آمنا به وعليه توكلنا فستعلمون من هو في ضلال مبين قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين صدق الله العظيم. دەسەکانە خۆش خۆی گەورە پاداشتە بێتەوە. مامۆساگیان حکمەتی نەزانراوی و نادیاری شەوی قەدر لە چیایە؟ حکمەتی نادیاری شەوی قەدر جوانە لە چیایە؟ جوانە. پێشەوەی کە کۆمەڵە بابەتمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە پەروەردگاری میهرەبان بە علمی غەیبی خۆی دایناوە حەزی نەکردووە ئاشکرابێ بۆ ئەوەی کە ئێمە هەتاوەکو بۆمان بکرێت زیاتر چست و چالاک بین و بەرەو پیری خێر و بەرەکەتی پەروەردگاری میهرەبان بچین. هەرچەند لە فەرمودایە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوێکی هاتە دەرەوە بەرەو مزگەوت بڕوە خۆی پەروەردگار دیارە حکمەتەکەش هەر ئیلا بێهۆ نییە ئەفەرمێت خۆی گەورە خستیە دڵمانە کە بڵم کام شەویانە بچم بە سەحابەکان بڵم فڵان شەوە خۆی گەورە لە بیری بدمەوە بەڵام ئەڵێ لە ڕێگا ڕۆشتم دوو مسلمانم بینی مناقەشە و جیدالیان بوو اختلافیان بوو فەرمی ئەو نە تەئسیریان تێکردم ئەو نەبێ تاقەت بووم بۆ هێنا بۆ خۆی لە بیرم چووە بەڵام ئیلا ئێمە باوەڕمان وایە کە پەروەردگاری میهرەبان شەوانی لەیلەتول قەدر جا سوبحان الله کە خۆی پەروەردگاریش کاکە گۆران دادە لە نیا فەرمێ چی فەرمێ ئەیامم معدودات ڕۆژگارانێکی کەمە سوبحان الله بەڵام کەمیەکەی گەورەیەکەی خوا عەزەمەتەکەی خۆی پەروەردگار لەوەدایە کە ئەم شتانەی وا لێ کردووە بۆ ئەوەی ئەم عەبدانە ئەوەندە تەمەڵی و تەوەزەلی و شاندانێن و بۆ خۆیانی تە بڵێن بەخوا کورە بە ڕۆژوو بووین و تەواو ئەمانە ناکاکە هەستا وەفی ذلك
يتنافس تنافس المتنافسون. خوي پروردگار فرمي لك وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. سبحان الله. قرآني بيروز خوي جورا باسي بيغمراني خواكا بيغمراني خويا فرمشي وكانوا يسارعون في الخيرات. يعني أون دا بپلب لإيشو كارا نك بپلي أو كيما راكين يعني حزيان بخير وشاك كده چونك بو لقاء ومحبتي پروردگارا تو سنج بدا من بيشتل باس مكدك پروردگاري مهربان لقرآن بيروزا كافرمت تتنزل الملائكة والروح إيه برباشا هندي قالين نخل ويجعل بو تو باشا پروردگاري مهربان شو وروش ليل ونهار حب النص فرمودي بيغمبر صلى الله عليه وسلم لن يجي بانون يجي عسراتشية أخوار ولا من دو فريشتين وأرون وايا وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا أي تشهده الملائكة تنجي بانية كيف فريشتة شاتي بودا لفرمودي كان هاتو بيغمبر ما نفرمي صلى الله عليه وسلم أو عبد صالحاني كأمشي مزقوتا كانوا لن مزقوتا شويني كان هي ونجي تياكن لدواء وفاتك فرشتە كان خەمبارم بۆ ئیماندارە پەروەردگاری میهرەبان ئێوێتی ئێمەی ئیماندار ئێمەی مسلمان ڕەبتێکی ئیمانی عەقیدەیمان لەگەڵ پەروەردگاری خۆمانە و لەگەڵ عەبدە ساڵحەکانە السلام علينا وعلى عباد الله الصالحين هەبێ من و تۆی مسلمان بۆیە کە شاردراوەتەوە بێحیکمەت نییە پەروەردگاری میهرەبان چەند شەوێکە و لە چەند شەوەکەشە ئەسحابە فەرموون تاکەکان زیاتر تاکەکان بەڵام ئایا پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر دەشەوەکەی زیندوو کردوتەوە بەڵێ زیندوی کردوتەوە ئەمڕۆ کە من و تۆ نەتوانین یا برایە یا خوشکە یا مسلمانە یا کرێکارە یا مۆزەفێک یا حرەسێکمانی سێ برایانە حرەسیاتە گرن لەم کەناڵە بەڕێزەیە وانە حل بەدەم ئەو حرەسیاتەوە ذکرکەن ئەوانش شمولی ئەو زیندووکردنەوە بەرجنی یعنی مامۆستا لەیلة القەدر هەر لە مزگەوت تابێ یعنی دەکرێت لە هەر شوێنێکاتەوە ئەو شوێنە بکەیت بە عیبادەت بیکەیت مەنزڵگای عیبادەت بیکەیت مەنزڵگای خێر دایکە عایشە لەکوێ ئەمایەوە لە مژوورەکەی خۆی بێگومان ئەی لەوێوانە سەری موبارەکی پێغەمبەری شۆت صلی الله عليه وسلم بەڵام ئەوەی کە زۆر گرنگە کاکە گۆران ئیمانەکەیە عەقیدەکەیە چی کێشە احتیسابەکەیە یعنی باوەڕت بە پاداشتەکەی هەبێت چونکە زۆر خەتەرە کابرا بە تەمەڵی و بڵێ جاکی ئەڵێ ئەم شەو بنووسێ جاکی کاکە تۆ بیر لەوە مەکەرەوە کام شەویانە تۆ وەرە هەستا ئیشەکە بکە ئەڵێ لە تۆ حەرەکەت لە پەروەردگار بەرەکەت وانە یعنی ئێمە هەستین ئەم شەوانە لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە یەک دووهەم سەر کوڕەی زەوی ئیماندار ئاوادانیە کاتەوە برای من وەڵڵا ئەگەر ئیماندار لەسەر ڕووی زەویان نەمێنێ چی ڕوئەدا قیام الساعە ڕوئەدا والله ئێمەی کوردستان لە وڵاتی کوردستانە ئیمانداران و مامۆستا بەڕێزەکان و ڕیسپیەکان و ڕۆژوەوانانی ئەم ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە عالەمی ئیسلامیدا بۆیە دوژمنمان زۆرە بۆیە ئەمان کوژن بۆیە حیسارە خەنەسەرمان بۆیە بێتاقەتمانەکەن بەڵام لەگەڵ ئەوەی شاچیە فەرمێ خۆی گیان ولا تهینوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين ئێوە هەر بەرزن بڵندن خۆشەویستن گەورەن يحبهم ويحبونه والذين آمنوا أشد حبا لله كاك من أو حبوام ليكا بچم برو مزقوت بلان پروردگار فرميتي چي ليلة القدر خير من 1000 شهر چه شويك شوي 25 قيناك نخي شوي 24 نخي شوي 26 نخي 27 نخي 29 اجا قيتيك بأمتن شوا في سبيل الله جوانا في صحابة هبوا بستنو دانا صال جهادي كدو خاو خزاني الله والله كاو سرقري ما كل قال فرخ يك لو صحابانا لو بياو باشانا أفرميك هاوسري قريم كل قال هاوسرة كما يتر بجيم هي روشتم بالسحو صار لازم كان رواياتك نهات وأنا بس زانم كخزان حاملة كاتك كقراية وسيرك كرة جوانا كي خوا كرة كي بيه بخشي من داي كبرزكا كديتي بعالم لمزقوتي بيغمرها صلى الله عليه وسلم يعني ولا تو بيستون او ندس صال برو بجيب يلي اميسيا او ماليات بودشو شي مال انا صدر كيف ما فيها كوتبي يعني ابي جهادي نفس جهادي نفس وشهوات وتنبلي وخو وامشتاند ولا بنين
أمتي بيغمبر صلى الله عليه وسلم أقل لنا أمتها كم يجمع بيت يما هدرمان في خوشة ما مصاكان يجمع بيت أو جنج جوانانا كاكجيان كأو قرآن أخيانا ما شاء الله بو أما خدمتي إسلامك كان خواهی گەورە نمونەی ئەویش و ئەوەی زیاد. دەست خۆش مامۆستا گیانزەم ناوەڕێکمان هەیە. مامۆستا ناوەڕمان هەیە پشوێک بدەین دواتر بەترینەوە خزمەتتە. بەردەوام بین لەگەڵتانە. بەڵێ خۆشەویستان دوای ناوەڕ بەردەوام بین لەگەڵتان. دوبارە سڵاتان لەبێ خۆشەویستان ئەمەوێت پێشەوەی بچمەوە لای میوانەکانمان گفتوگۆ لەسەر بابەتەکە بکەین سواسی سپۆنسەرەکانم مەکەم کە MK شۆپینگ کە دەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لە چێک هەروەها باخان حیجاب کە ئەویش ناونیشانی دوکانەکەیان دەکەوێتە بە تەلاری ئاوباریک نهۆمی دووهەم دوکانی ژمارە 119 و 120. مامۆستا گیان بام بێمەوە لای تۆ ئایا ئافرەتان چ خێر و پاداشتێکیان دەسەکەوە تایبەت کە زیاتر خەریکی ئامادەکردنی خواردن چ لە بەربانگا یاخود لە پاشێوانە و خەریکی ماڵ و مناڵەکانیانن ئایا پاداشتی ئەوان چۆنە؟ ئاینی پاکی پیرۆزی ئیسلام کاتێکە قورئانی پیرۆزە فەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. أما بيامي فيروزي إسلام فنمي هالكس لا نيرومي بلام قورتني النعمة كبركة دار بخير دار بشاق بجوان بين جنوميدو عائلو خانوادي كلمالكي رنجين وجوان وبرل إيمان وإسلامتي ودينداري وقرآن وإسلامتي أبيتانا أم هاوسلا بالرزا أم دادا بالرزانا أو جنج جوانانا أو هاوسلا بەڕێزە هەردووکیان هاوکار بن لە خزمەتکردنی ماڵە جوانەکان بە ئامادەکردنی خواردن بەڵام خۆی گەورە وای کردووە جوانی مەطبەخ و نان دروستکردن بۆ خانمانە جوانی پیرۆزی بەرەکەت ڕەحمەت بۆیە ئیطعام الطعام تەحزیر یا ئیحزار ئیطعام الطعام هەر وەکو چۆن پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ أيها الناس أطعموا الطعام وأفشوا السلام ووصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام والكيسية وصلوا بالليل والناس نيام للشونيش بكن كخلق خوتوه تدخلوا الجنة بسلام سلام هي من حتى مطلع الفجر تدخلوا الجنة بسلام مزور بأسانية شيء أي خوش كان أقريت وأنا كإطعامي طعامك تۆ دادەیەک خوشکێک دایکێکی بەڕێز ئەو ئەرکە جوانەی کە خوای گەورە بەوی بەخشیوە کە نیوەی کۆمەڵن کورە نیوەی کۆمەڵێکی هەموو کۆمەڵن یعنی هەموو ژیانی ئومەت لەسەر ئافرەتانە ئافرەت زۆر ڕێزی هەیە لە قورئانە بەڵام بە تایبەتی ئەهلی ئیمان بن بە تایبەتی ئەوانە بنانە کە ئوم سەلەمە فەرمێ أشياء خدمتي في غمرة كمان صلى الله عليه وسلم فن يا رسول إخوة سيرة كم قرآن هالباسي في أمانك سبحان الله خوي جوراء دموعي أم دايك برزاك وعاد نيرت أخوانه أنا باسي إيمان داره إن المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات والصادقين والصادقان والمتصدقين والمتصدقات والصائمين والصائمات والحافظ يتزور بيئاتك يسير جوان الله كاك آد مقرب ما راس كاته وجاء سنجبدا أيني باكي بيروزي إسلام أو پروردگاری مهربانا أو ندب جواني دوري أفرد أنخشيني أو ندب جواني باسي كدوان كبهن لباس لكم وأنتم لباس لهن باسيانك والله أجريكي قوران هي والله بلكو أتوانين بلين هاتشي خيري هاو سركي وكركان وما نالي بدوه چونکە زۆر مهمة يعني بلان بروح خوشيو بجوانيو ببسم الله بدليكي خوشواني بلا يا ربي خوايجا من أأمنم بيكري چيا كم نانسازە کەم بۆ هاوسەر و مناڵەکانم ئادی خۆشەویستان هەستن سفرەیەکی جوان بەڕازێنەوە بڵێ بسم الله خوای گیان بە ناوی تۆ تەقەتەقی ئەزانی تەقەتەقی ئەو مەتبەخەکە دادەیەکی لێ والله خێر و بەرەکەتە و بە تایبەتیش لە شەوانی لەیلەتول قەدرە بۆ من قام
ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه إخوة دادي جقريتو أنا كلا لبارشي وهسا وتقي مطبخة كيدي وخوادن سازو كاي هلصا يعني آمادبو بەڵام یەکش زۆر گرنگە یەکەم ئیمانەکەی هەبێت کە ئەمە شەوی پیرۆزە لەیلەتو قەدرە دووهەم چاوەڕێی پاداشتەکە بێ سێهەمینیان بە دڵێکی خۆشەوانە ئەم کارە بکەن و ذکر و یادی خوا بکەن چونکە زۆر جاری وا هەیە لە سەدەمی موسا پێغەمبەر سەلامی خوا لەسەر گەنجێکی وەکو کاکە ئایادە ڕوا بە ڕێگەیە جۆرێک پیشانەیرێت ئەڵێ خۆزگە خۆیان زانی دڵی ئەو گەنجە چیتیە خوای رب العالمین فەرمێ ئەی موسا دڵی ئەو گەنجە یادی منەکە ئێستا ئێمە وا تێگەیشتن وەکو پێشتر باسکرام کە هەر لە مزگەوت دەرەجە و پلە و پایەکی گەورەی هەیە لە ئیسلامە ئێمە ئەگەر بچین بەڵام ئەگەر هاتوو هاوسەرێکی بەڕێز هەر خۆی بوو لە ماڵەوە دەبا هاوسەرەکەشی لەگەڵ یادانیشی دەبا 1 سەعات ئیعتیکاف بکە ئیعتیکاف ژوورێ لە ژوورەکانی کە ماشەڵڵا الحەمدوللا خەڵکێک هەیە ژوورێکی هەیە یەک ژوور ئامادەی کابیر ڕازێنێتەوە و ئەم مەجلیسەی جەنابتان ئەگەر مەترێک بێ 2 مەتر بێ 2 مەتر بە 2 بێ دای بنێ بڵێ خوای گەن لەم شەوێنی لەیلەتول قەدر ئەچمە ناویانێ 1 سەعات نەخێ نیو سەعات نەخێ 2 سەعات نەخێ زیاتر کەمتر ئیعتیکافی تیاکەم چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوای گەورەی فەرمێ وەقەرنە فی بویوتیکن یعنی لە ماڵەکانی خۆتانە بمێنن کەواتەن لە ماڵەکانی خۆشیانە ئیعتیکافەکەن دینداریەکەن نوێژەکەن خێرەکەن چاکاکەن و چاکترین خێریش ئەوەیە کە لەگەڵ هاوسەرەکەی و ماڵ و مناڵی خۆیایکە کاک ئەیاد پێت خۆش بوو هەندێک زانیاری لەسەر جۆرەکانی بانگدان ئەو زانیارانی کە لای خەڵک ئاشنانین پێم وایە لە بانگدانیشا جەنابەت توانایەکی باشت هەیە حەزەکەی لەسەر بانگدان چی باس بکەی پێشەکی وەکو دەستپێکێک مژدێکی خۆش بدەین بۆ بانگبێژەکان ئەجرەکەیان لە ڕۆژی قیامەتە المؤذنون أطول الناس أعناقا يوم القيامة بانگبێژەکان لە ڕۆژی دوایە بەوە ئەناسرێنەوە گردنیان بعضێک لە عولەمایانە فەرموون نوری لێ بەرزە بێتەوە ڕووناکی لێ بەرزە بێتەوە بعضێکیان لێن گردنیان لە هەموو خەڵکی بەرزترە ئەمە مژدێکی خۆشە بۆ بانگبێژەکان کە لە قیامەتە خوای گەورە ناو هەموو خەڵکە جیان نەکاتەوە بۆ شێوازە ئەناسرێنەوە ئەمانە بانگبێژەکانن مژدەیەکی تریش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ بانگبێژان کردووە اللهم اغفر للمؤذنون خوای گەورە لە گوناحی بانگبێژان خۆش بێ هەروە لە ئیمامی عومەریان پرسی ئەگەر کاری خەلافەتیت نەکردایە حەزت ئەگەر شتێکت بکردایە لەم دینە فەرمووی حەزمە کرد بانگبێژ بوومایە ئەمە وەکو دەستپێکێک وەکو فەزڵ و گەورەی بانگبێژی باسمان کرد وەکو بانگیش بەعام لە منتیقی خۆمان لە کوردستان ئێستا سوپاس بۆ خوای گەورە چەندین خولی بانگبێژی ئەکرێتەوە لە هەموو شارەکان سوپاس بۆ خوای گەورە وەکو چەند هەڵەیەک ئەگەر باسی بکەین کە لەناو بانگبێژانە ئەم هەڵانە زۆر باوە بە تایبەتی لە منتیقەکانی خۆمانە لە دەستپێکی بانگە کە بانگ ئەدەی لای خۆمان جاری وا هەیە ئیستیعاذە بەسمەلەشی بۆ ئەکریانێ پێشی بانگ کە دەست پێ بکە ئەڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بسم الله الرحمن الرحیم ئەمە شتێکە لە پێش بانگا ناوترێ بسم الله لێ ناکرێ چونکە تۆ دەستپێکەکەی وەکو بانگە ئەمانی شێوازە قورئان خوێندن نییە و دەستپێکردنی بانگ کە دەستمان پێکردن ئینشاءڵڵا بەو شێوازە بێت و بچینە سەر وشەکانی بانگ لەسەر وشەکان تەکبیرەی یەکەممان هەیە تەکبیرەی یەکەم بە شێوازی قەتع ئەڵێن مەسەلەن ئەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر ئەمە بەم شێوازە عولەمایان زۆربەیان ڕێیان لەسەری وایە کە ئەم شێوازە جایز نییە بەڵکو شێوازە دروستەکەی بەو شێوازەیە کە بەزەمە بوترێ الله ئەکبەر الله ئەکبەر بەم شێوازەیە بچینە سەر شایەتمانەکانیش ئینشاءڵڵا بە شێوازێکی سەرە باسییان بکەین لە شایەتمانەکانە بە شێوازی کوردی ئێڵن بەعزێکان ئەڵێن ئەشهد ئەن لا ئیلاهە ئیلا الله بەڵام شێوازە هەڵەیە ئەبێ هاەکە دەربکەوێت بە جوانی بۆ ئەوەی تۆ شایەتێکە ئەدەیکەوە خوای گەورە تاکوتەنهایە بەم شێوازە دروستە ئینشاءڵڵا أشهد أن لا إله إلا الله ما بشوازي شهادماني دوميش
أشهد أن محمد رسول الله. بعضێک معنەیە بە شێوازی کوردی خۆمان ئەڵێ من أشهد أن محمد رسول الله. رسول بەڕائیکەن بەڵام ڕەسوولە نێردرای خوایە ئەو لە وشەی حي على الصلاة. طبعا لە بانگە هەنێک کەلیمە هەیە چۆن لە قورئانە کەلیمەیەک ئەگۆڕی لە بانگیشا بە هەمان شێوازە ئەگەر کەلیمەیەک نەڵێی یا زیادی بکەی واتای بانگەکە ئەگۆڕە خوا بەنامەندە جاری وە هەیە شتێکی خراپیش دەرئەچێت. یەکێ لەوانە لە حي على الصلاة شێوازی حي على الصلاة لە حەیەکە کۆمەڵی بانگبێژ مانەیە یاکە زۆر درێژەکەن وسن بەم شێوازە حي على الصلاة ئەم یا زۆر درێژ نابێتەوە ئینشاءالله ئاگادار بن. لە هەمسی ئاخیریشە حي على الصلاة هەمسی ئاخیر دەربچێت چونکە ئەگەر هەمسی ئاخیر دەرنەچێت تۆ بە حسابی خۆت خەڵک بانگەکەی بۆ نوێژ حي على الصلاة یعنی وەرن بۆ نوێژ. بەڵام ئەگەر بڵێ حي على الصلاة وکاتە تۆ خەڵک بانگەکەی بۆ ئاگر خەڵکی نێوەرن بۆ ئاگر خوای گەورە پەنامامدا. حي على الفلاح مانەیەویش بە هەمان شێوە حي على الفلاح ئەمیش هەر بە هەمان شێوە معناکەی ئەگۆڕێت تۆ خەڵک بانگەکەی بۆ ئاشتی. بەڵام ئەگەر حەئەکەی ئاخیری دەرنەبڕی ئەوش معناکەی ئەگۆڕێ و بە هەمان شێوەی حي على الصلاة. گەر بچینە سەر وشەکانی کۆتایی کە دوو تەکبیرەکەیە بیرمان نەچێت لە تەکبیرەکانە وشەی بەعزێکمان هەیە بەم شێوازە تەکبیرەکانەکە الله ئەکبار بەم شێوازە درێژی ئەکاتەوە کە بە مەدێکی ئەداتێ درێژی ئەکاتەوە ئەو معناکەی ئەگۆڕێ تۆ ئەڵێ خوا گەورەترینە بەڵام ئەو کاتە خوای گەورە ئەکەی بە شتێکی تر والعیاذ بالله خوای گەورە پەنامان بدە. انشاءالله پێویستە ئاگادار بین لەو هەڵانە. وشەی کۆتاییشمان لا إله إلا الله وشي لا إله إلا الله بعضێکی تریشمان هەیە بەم شێوازە ئەیڵێن لا إله إلا الله کەوتت لا إله تۆ کاتەڵێ هیچ خوایەک نییە والعیاذ بالله یعنی ئەمە نابێت لێرە بوەسین پێویستە هەردووکی دەمچکەین و بەیەکەوە بڵێن بۆ ئینشاءالله بانگێکی ڕاست و دروست بدەین. خوای گەورە سەلامەتتان کە. پرسیارێک تریشم هەیە بانگیش وەکو قورئان خوێندن مەقامی هەیە یان چۆنە؟ بەڵێ بانگمان هەیە بە شێوازی حیجازی با بڵێ مەنتیقەی مەدینە و سعودی ئەگرێتەوە ئەو مەنتیقەیە. بانگیشمان هەیە شێوازی میسری هەیە بانگیشمان هەیە شێوازی عێراقیەکەی خۆمان. من زیاتر لە شێوازی بانگە ئیحتیمام ئەدەم بە عێراقی واش هەستەکە خەڵک زیاترەوەی پێخۆش بێ. بانگی تورکیشمان هەیە بەڵام ئەوەیش لە با بڵێن هەر مەنتیقە و شێوازی بانگی خۆی هەیە با بڵێن ئێستا ئەگەر لە وڵاتی تورکیا سێری بکەین شێوازی بانگێکی تورکی غیری مەقامی خۆیان یعنی دەستوریکە خۆشیان هەیە لە بانگە چونکە تورکیا زۆرترین مزگەوتی لێیە مزگەوتەکان نزیکن سەوتەکان تێکەڵ ئەبێ شێوازە بانگیشیان هەیە پێ ئەوترێ بانگی عوسمانی پێ ئەوترێ ممالیکیشی پێ ئەوترێ بەو شێوازەیە کە بانگ بێژێک کە دەست پێ ئەکات بەم شێوازە دوو تەکبیرەی یەکەم ئەکا ئەوەستێت بە ئەو مزگەوتەی تەنیشتی ئەو کە ئەم تەواو بوو ئەو کاتە ئەو دەست پێ ئەکاتەوە پاشان بە شێوازێک بۆ یەکتری کۆتایی پێهێنن و هەروەها شتێکی کەشمان هەیە لە وڵاتی سووریا کە عولەمایان پێیان جائیز نییە ئەم شێوازە بانگە پێ ئەوترێ بانگی جەماعی لە وڵاتی سووریا ئەکرێ چەند بانگ بێژێک ڕەنگە نزیکی دە بانگ بێژێک بێت بێکەوەن یەکێکیان لە پێش هەمویانەوە بانگەکە ئەڵێ ئەوانەی تر هەمووی لە دوای و دووبارەی ئەکەنەوە ئەم شێوازە بانگە ئەگەر بگەڕن بە دوایە عنی هەیە لە وڵاتی سووریا بەڵام هەتا بتوانین خۆمان لەو شێوازە بە دوور بگرین ئینشاءالله. مامۆستا یا من یەک پرسیارم هەیە ئەگە بیکەمە کۆتا پرسیار بە زوو بە کورتی جواب بیتەوە یعنی کەم زۆر بە کورتی مامۆستا ئایا پێویستە لە شەوانی قدردا تا بەرەبەیان دابنیشین پاشان ئەجر و پاداشتی یەک شەوانی قدرمان بۆ حسابەیان چەند کاتژمێرێک کافیە؟ وڵایی لە فەرمودەکانە لە قورئانی پیرۆژ کە ئیشارەی پێ کردووە سەلام هی حتى مطلع الفجر ئینسانی ئیماندار تا ئەو کاتە بمێنێتەوە و لە فەرمودەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەروە هاتووە بەڵامی تێ ئەگەر مسلمانێکیش تووشی خەواڵ و تووشی یا شتێ لەو بابەتە بوو باشتر وایە خەوێک بشکێنێت یا پێش وەخت حسابێ بۆ ئەوە بکات چونکە ئێمە زیاتر لە دوای نیوەی شەوە دەست پێەکەین لە 12 شەوە ئەمە یەک دووهەم بەڵێ ئەو خێرە
بەڕاستیەکەی ئەبێ خۆتی بۆ ئامادە بکەین وفي ذلك فليتنافس المتنافسون أبي منافسي بوبكي أبي بلو بيري بشي أبي مصارعي بوبكي وأبي دعاشي بوبكي دعاك شيء اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني لو كاتانا كخوي جولا أو زول مهمة ملام لهمان كشد دعاء بوكي بيج وقتي شو لا أول رمضان بله اللهم لا تحرمني من خير ليلة القدر بكودي بله أجل خير ليلة القدر بيبشم نكي يا بيبشم نكيتو ده استجملن بلن خواه جنبي بشمانك يا أخوة همو أمتي في غمصة صلى الله عليه وسلم خير بيبجنبه كاكا آدج إن شاء الله هدلني زلال به لخدمتي قرآن به لخدمتي بيجيد به إذا كانت عن خوش بمصاي آيني ممصى محمد أحمد فروها كاك آيات غفور قرآن خير كلكم منابو والله خوش يستعد بمشويش هاتمي كوتاي برنامج سيجوهري أمشو بيج أوي كوتاي ببرنامج كبير زوج سباسي سبونسر كانم MK Shopping دكم كنا نشان عندك وتا بازاري بختاري برانبر بازاري رازاوي كم دكاني لتشك هروها باخان حجاب كأويش دكوتا تلاري أو باريك نهم دوهم دكاني جمارة صون وزل صوبيس كجوران توشيد ماورا كوتايا منيش تنها رزق الإسلام وبندراني كنالي بيام خوي جورا رجوع عبادته تراويح وليلة القدر مع اللي يقبلك وخوي جورا إن شاء الله برمام كلا بركة لم شوانا بدعاء كاج آيات كوتاي بهني حتى برنامج كتير خاطرنا قبلت إن شاء الله بندراني لكم آمين يا كابتن إن شاء الله اللهم صل على سيدنا في الأولين والآخرين وصل عليه يا ربنا في الملأ الأعلى إلى يوم الدين اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت اللهم إنك عفو كريم حليم عظيم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم حليم عظيم تحب العفو فاعف عنا اللهم أجرنا من النار اللهم أجرنا من النار ومن عذاب النار ومن كل قول وفعل وعمل يدخلنا النار اللهم تقبل صيامنا وقيامنا وصلاتنا وزكاتنا ودعاءنا إليك يا كريم